بە تۆری یەکەمی بەنامی بین باشکردستان باز لە داوازنی نرخی دراوەکەین هەروەها لە هەرمی کوردستان و بازاڕەکانی جان لەشوێدا هەروەها باز لە گرانبوونی نرخی شتومەکەین بۆ ئەمە بەستە و گفتوگۆی زیاتر بە میوانداری دکتۆر مەسعود عەلی پسپۆڕیاوەری بەخێر بێی دکتۆر بەنی باش بمەسەرتا هەروەکو پرسیارێکی گشتی بێت دراو چیە و هەروەها دراوەکان لە هەرمی کوردستان لەکوێ بازاڕەکانی جیاندایە بەڵێ خۆی ئەگەر پێناسی دراو بکەین دراو کوچۆڵی پارەیە یا شتێکە کە لەلایەن حکوومەتەوە احترافی پێکرێ وەروەها لەلایەن خەڵکیشەوە بە مەبەستی دابینکردنی پێداویستەکانی بەکارێنێ بۆ گۆڕینەوەی شتمەکە خزمەتگوزاری ئەمە توان بڵێن پێناسی دراوە و پرسیارەکەی ترت دومی دراوەکان لە هەرمی کوردستان لەکوێ بازاڕەکانی جیهان دەتوانین چۆن سەیری بکرێت دراوەکان لە هەرمی کوردستان و لە جیهانە خۆتەزانی لە ئێستا لە عێراق و لە کوردستانیشا ئێمە دراوی عراقیمان جگە لە دراوی عراقی دۆلاریشمان هەیە کە خەڵ بە شێوەیەکی گشتی پشتی پێبەسێت و توانین بڵێن لە زۆربەی ئەو معاملانەی کە خۆمان پێڵێن زەخمە گەورەیە وەکو کڕین و فرۆشتنی ئەو مڵک و خان و بەرەو ئەوانە وەروها سیارە و کۆمەڵێشتی حتا مۆبایل و ئەوانش سێرەکەی دۆلار جێگەی دیناری گرتوتەوانێ بۆ کوردستان بە تایبەتی کە ئەمە ژوای کردووە قورسایەکی خۆی لە بازاڕە دروست بکات و هەر گۆڕانکاریە لە نرخی دۆلارە ڕووبات ئەتوانین بڵێن ئۆتۆماتیکیان کوچۆڵی شڵەژانێک خاتە بازاڕی هەرێمی کوردستانەوە و بە عێراقیش بە هەمانشەوە بەڵام لە کوردستانە زیاتر پشت بە دۆلار ئەبەستین تا دیناری عێراقی بۆ معاملانی کە باسی بێگومان باز لە داوازینی نرخی دیناری عێراقیەکەین و بەرزبوونەوەی دۆلاریشەکەین بەڵام بەشێکی گشتی لە هەرمی کوردستان ئەو دراوانەی کە ئاڵوگۆڕی پێدەکرێت چەند جۆرە خۆی جۆری زۆرە بەڵام وەکو باسم کرد بەتایبەت ئەوەی کە لێرەدا ئاڵوگۆڕی پێکرێت و مەهاوڵەتیان دۆلار زیاتر وەروەها یۆرۆمان هەیە و تومەنی ئێرانی لیرەی تورکی تقریبا ینی پاوەنی بۆ نمونە بەریتانی بەڵام ئەوەی کە زۆرترین معاملەی پێوە ئەکرێت کە ینی گرنگە بەنسبەت ئێمەوە دۆلارە چونکە دۆلار ئەمڕۆ دەزانیت دۆلار لەلایەن وڵاتێکەوە پاڵپشتی و پشتگیریەکرێکە وڵاتی گرتوەکانی ئەمریکایە کە بەهێزترین ئابووری هەیە پێوتری لارجست ئیکۆنۆمی واتە زلهێزترین ئابووری جیهانە وەروها لە کردی تەکنۆلۆژیا هەر بە هەمان شێوە یەکەمە کردی سەربازی بە هەمان شێوە گەشەی ئابووری و داهێنانی عیلمی حتا ئەمانەوەی کردووە کە دۆلار سەپۆرتێکی عالەمی هەبێت و یەکێک بێت لەو دراوانەی کە ئەتوانین بڵێن ڕۆژ بەڕۆژ بەهاکەی لە بەرزبوونەوەیە و ڕۆژ بەڕۆژ وڵاتان هەوڵەیە یەدەکی دراوی پێوترا عملەی سابەی پێوتری بە عەرەبی واتە هەوڵەیە زۆرترین یەدەکی دراوی دۆلاری هەبێت کە ئەمەش پاڵپشتێکە بۆ مۆزوعی گەشەی ئابووری لە ماوەیەکی دوور و درێژە وەروەها جۆرێکشە لە جۆرەکانی سەقامگیری ئابووری بۆ وڵاتە گەر بتوانێت زۆرترین دراوی دۆلاری ئەمریکی هەبێت. دابەزینی نرخی دراو لە هەرێمی کوردستان و بەرزبوونەوەی دۆلار و بەتایبەت ئەمە باس لە دیناری عێراقی و دۆلارەکەن ئەمە تا چەند کاریگەری هەیە؟ خۆی کاریگەری بەتەکید نێگەتیڤ و خراپی هەیە گەر تێبینیکەی ینی لە پاش ئەو بڕیاری کە حکوومەتی عێراقیایی کە هەستا بە داوەزاندنی بەهای دینار بەرامبەر بە دۆلار ئەمە توانین بڵێن تۆزێک سیاسەتێکی ینی زۆر ناڵێن شاز بە زۆر کەمە لە ڕووی ئابووری و لە هەستی جیهانیە کە کاتێک وڵاتێک بەهای دراوەکەی خۆیدا ئاوازانێ بەرامبەر بە دراوی بیانی بۆ چەند مەبەستێکی ینی کوچۆڵی زۆر مەبەستی خۆیەتی تاوی کە مەبەستی شعب و میلەتەکەی بێ بۆ نمونە لە وڵاتانی دنیاە کاتێکە ئەو وڵاتە بەهای دراوەکەی خۆیدا ئاوازێنێ زیاتر مەبەستی بژانەوەی ئابووری مەبەستی گەشەسەندنی ئابووری مەبەستی نهێشتنی هەلیکار دابەزاندنی بۆ نەڕێژی فەقیر و هەژاری وەروەها کەمبوونەوەی پشتبەستن بە سادیراتی دەرەوەواتە کاتێککە تۆ بەهای دراوەکەی خۆت دا ئاوازێنی ئەمە وهاکات کە ئەو تیجارانی کە زۆرترین شت لە دەرەوە ئەکڕن نتوان نۆکو جاران بۆ نمونە دۆلاریان دەست بکەوە و لە دەریشۆ بە ئاسانی شت بهێنە وڵاتەکەی خۆیان کە ئەمە زۆربەی وڵاتان ئەم سیاسەتە ئەگرنە بەر بەڵامەوەی لە عێراق ڕوویاوە کاریگەری نێگەتیڤەکەشی لەسەر عێراق و کوردستانیش زۆر بەڕوونی دەرکەوت ئەوە بوو کە یعنی ئۆکسۆناڵی حکوومەت زۆر مەبەستی ئەوە بوو کە داهاتی خۆی زیاد بکە ئیتر زۆر کێشەی نەبوو ئەو دەرەنجامە نێگەتیڤانەی کە لەسەر هاوڵاتی چۆن ئەکەوێ بەتایبەتی عادەتەن کە نرخی دراویش ئەگۆڕێت وەکو چۆنەڵێ قۆناغبەندیە واتە ستێپ بای ستێپە ئەوەیە کە ینی لە ماوەیە توانین بڵێن چەند ساڵێکە ئەم ڕێژە زۆرەی کە
ئەتوانین بڵێن ینی بە ڕێژەی لە 125 بڵێن بەهای دۆلار بەرز بوویەوە کە ئەمە ئەتوانین بڵێن ینی شۆکێکی گەورە بوو بۆ ئابووری بۆ هاوڵاتیش بە شێوەیەکی عام. بەس لە هەژاری کرد. ئەمە بزانم ئەم گۆڕانکاری کە لە نرخی دراودا ئەنجام درراوە و بە تایبەت دابەزینی بە خۆی بینیوە. ئەمە ئەبێتەوەی ئەوەی کە زیاتر هەژاری بڵاو بێتەوە یاخود بێتەوەی کەمکردنەوەی کە سەرتا ئەمەژە بۆ کرد زیاتر وڵاتان بۆیە نرخەکانی دراوی خۆیان دابەزین بۆی هەژاری نەمێنێ بەڵام ئەلێرەدا کامەیانە. خۆی لێرە لە وڵاتانە وەکو باسم کرد کە نرخی دراودا ئاوازێنێ ینی مەبەستێتی هەژاری کەم کاتەوە بۆ نمونە. ئەگەر سیرکەی کاتێکە وڵاتێک بەهای دراوەکەی خۆی بەرامبەر بە دراوێکی بیانی ئایا دۆلار ئایا یۆرۆە پاوانە هەر شتێکی دەرەوەیە هەر دراوێکی دەرەوەیە کە دای بەزێنی مەبەستی ئەوەیە کە زۆرترین پارەی ئەو وڵاتە نەچێتە دەرێ سەرەکەی زۆرترین پارە لەو کاتەیە ئەگەڕێتەوە بۆ وڵاتەکە. خاڵی دووەمیان هەوڵات ئەو پیشە سازیانەی کە بۆ نمونە لە ئیشکەوتووە ئیژ ناکە لە کارانیە هەوڵات بەو پارە زۆرەی کە پێشتر بۆ مۆزوعی هاوردەکردنی شتومەک ئەڕۆشتە دەرێ بهێنێتەوە لە ناوخۆی ئەو پیشەسازیانە بەگەڕ بخە. خاڵێکی تریان پیشەسازی نوێ دروست بکە لە وڵاتەکە جارێتتر بۆ پارێک کە جاران بۆ کڕینی شتومەک ئەڕۆشتە دەرەوە. کاتێک کە پیشەسازێکی نوێ دروست دەکەی لەم حاڵەتەیە وا کات کە تۆ پێویستت بەکرێ کار بێت زۆرترین هەلی کار ئەڕەخسێنی کاتێککە زۆرترین هەلی کاریش ڕەخسان بەتەکین عەدەدی ئەو گەنجانی کە بێکارن بەدڵنیایەوە کەمە بێتەوە. کاتێککە گەنج بێکار نەما سەرەکی داهاتە گێتە گیرفانی کە داهاتە گیرفانی ئەم داهاتە ئۆتۆماتیکیان تەوزیع بێ بەسەر ئەو خانەوادانی کە داهاتێکی کەم و وەروها هەیانە نیانە بۆ نمونە سەرەکەی ئۆتۆماتیکیان لە هێڵی فقر و فەقیر و هەژاری ڕزگاریانە بێ و ستێپێک یا قۆناغێک گەچنە پێشە لە ژیانە سەرەکەی داهاتەکان زیاکە. بەم شێوە توانین بڵێن ئەمە یە سیاسەتێکی دروست کە لە ئابووریا و شارەزایانی بواری ئابووری ئایانەی ئابووری وڵاتەکانی خوانی پێ چارەسەر بکەن. کاتۆی لە ئێستادا ئەگوزارێت ئەتوانین بڵێن تەندروستی ئابووریە؟ خۆی عادەتەن ئێمە ناتوانین بڵێن ناتەندروستە بۆ چونکە بەتەکید ئەوەیشی کە حکوومەتی عێراق کردوێتی بە کۆمەڵێک حتمما پرسی و ڕای کۆمەڵێک شارەزا و پسپۆڕی ئابووری کردوێتی بەڵام ئەم کاریگەریش توانین بڵێن لە قۆناغی داهاتووە ئەو نێگەتیفی ڕەنگە بەو شێوەش نەمێنێت کە ئێستا هەیە بۆ چونکە وەکوتم ئەمە قۆناغبەندی نەبوو و لە داهاتووشا بەتەکید هەر ئەتوانین بڵێن کەمێک لەو خاڵە نێگەتیفێ توانین بڵێن یێتە خواریادا وەزێ بۆ چونکە لەو حاڵەتەیە خەڵک ینی بیر لەوە کاتەوە حکوومەتی ژەگەر خۆی سەپۆرتی ئەو شتە بکە ئەتوانێت بۆ نمونە ئەو سیاسەتە ئیستیغلال کە بیقۆزێتەوانێت کە بتوانێت بەلایانی کەم کۆمەڵی پیشەسازی هەیە خۆی دروستی بکە زۆر پێش بە وڵاتانی دراوسە و دەرەوە نەبەستێت وەروە خەڵکیش وردە بتوانێت ئینسیجام کەیانی لەگەڵ ئەو وەزعایە خۆی ڕابێنێ مەسەلەن داهاتەکانی خۆی ڕێک بخاتەوە و خەرجی زیایی بۆ نمونە کەم کاتەوە ئەو خەرجیانەی بۆ نمونە کابراایە ڕۆشتە بازار بەبێ پلان ئەڕۆشتە بازار شتی ئەکڕی هەر شتێکی ببینێ ئایکڕی زۆر گوێ بەوەنەیە سێرەکەی ئەمە واکات کە کابرا بچێتەوە بە خۆیان وەکو عایلە وەکو خێزان. دکتۆری نەسەر گرانبوونی شتومەک بەڵام لە ئێستادا ئەمێت لەسەر گۆڕانکاریەکانی نرخی دراودا ئەگەر بێت و بەم جۆرە بەردەوام بێت دخواکە بەرەو کوێڕات چی بکرێت تاکو هاوسەنگێک دروست بێت و هەڵ ئاوسان هەروە داکشانی ئابووریە نەمێنێت. بەڵە خۆی ئێستەی ئەو وەزعی کە دروست بووە بەتاکید بووکو باست کرد هەڵاوسانێک کە جۆرەکە لە جۆرەکانی هەڵاوسان و هەڵاوسانێکی ئەتوانین بڵێن متەشەدیدیشە زۆر قورسە گرانە بۆ چونکە یعنی لە 125 ئەودا ئەوتم پارەیە سەرەکەی بەرزکەیتەوە ئەو خۆت دابەزێنی ئەمە ئۆتۆماتیکیان هەر بینیمان لە بازاڕە یعنی کۆمەڵێک شتومەک زۆر نرخەکان گۆڕاوە بەرزیش بوویەوە بۆ نمونە بەداخەوە ینی لەم حاڵەتانە عادەتەن کۆمەڵە خەڵکی خراپ و نابەرپرس بەتایبەتی ئەو برادرهانی بازرگان سەرەکەی ئیستیغلالی ئەو وەزعاکە لە کاتێکە ینی من بینیومە لە بازاڕە شت هەبووە عادەتەن لە 125 نرخەکەی زیاد نەکراوە هەبوو لە 150 زیاد کراوە هەبوو بای 10,000 بوو بە 20,000 یعنی لە 100 نرخەکەی زیاد کراوە. ئەمە کێکە لەو خەلەلانەی کە بەڕاستی من ئەتوان بڵێم ئەبێ حکوومەتیش بەڕاستی ئاوادا نەنیشە سیرکە یعنی من لێرەوە ئێڵەم چۆن ئێمە کۆمەڵێک لیژنەی تەندروستیمان هەیە دەستخۆشییان لە یەکەم لێرەوە و دەستیان خۆش بێ کە هەڵەسن ڕۆژانە کۆمەڵێک شوێندا ئاخا بۆ نێوی سەلامەتی تەندروستی نەپاراستوە گوێنەیە بە کۆمەڵێک ئەوەی کە زۆر پاک و تەمیزی و شوێنی ڕانەگرتووە ئەمە شتێکی باشە
بەڵام ئەوەی کە من تا ئێستا نمبینیوە لە حد لە حکوومەتی عێراقیش و لە کوردستانیشا ئێمە ئەتوانین بڵین لیژنەی ئابووریمان زۆر سستە بە تایبەتیوانی کە پەیوەندی بە برادرانی ئاسایش و ئەوانەوە هەیە کە حەق هەوبەیەکی ئابووری زۆر چالاک و چوستیان هەبێت کە بەڕاستی بۆ نمونە کە لەگەڵ دوکانێک سعرێکی زۆر زیاد ئەخاتە سەر شتومەکەی دابخرێت لێ بنووسرێت لەبەرەوەی پابند نەبووە بە هاوسەنگکردنی نرخ لە بازاڕە بەڕاستی کە ئەمە یەکێکە لەو خەلانی کە من ئێستا لە بازار ڕایبینم بەداخەوە هەرتەنها لەسەر پاکوتەمیزیە کە شوێنێک داخرێ یعنی وەکوتم جاری وە هەیە شتێک کاکە تۆ بۆ نمونە باشە دۆلاری بە گران کڕۆ شتەکەش لە دەرەوە هێناوە لە 125 بخەرە سەری بۆ لە 150 خەیتە سەری بۆ لە 100 خەیتە سەری حتا واش بڕواڕەنگە لە 100 200 سعرەکەیش گران کە ئەمە یەکێکە لەو شتانێکە ڕاستی حکومەت لەم تا ئێستش ئەتوانین بڵێن دەسەوسانەوە هیچی نەکردووەکە ئەمە یەکێکە لەوانەیە کە بێ هاوسەنگی بازار بگەڕێتەوە بەڵێ کاتە پێت وایە پێویستە لەم بابەتەشە هەڵوێستیان هەبێت بەتاکی دەبێت لە قسەکاندا ئەمەژت بە بازرگانان کرد منەمە بیگەڕێنمە سەر ئەو پرسیارەی ئێستا ئەم کۆمپانیا و بازرگانانەکە کاری ئەڵگۆڕی دراو دەکەن ئەمانەوەکو بە وەبەرهێنانن یاخود بەلایانی بزنسان ئەگەر بەلایانی بزنسابن ئەبێت چۆن مامەڵیان لەگەڵدا بکرێت خۆی مۆزوعی ئەوەی کە ئەمانی کە لە بواری گۆڕینەوەی دراوە ئەوانە گەر پرسیارەکە دووا بێت مەبەست بازاڕی دۆلارەکە بێت یا مۆزوعی ئەوانەی کە ئەڵگۆڕی دراوەکەن و هەروە هاوڵاتیان ڕویان تێەکەن و مامەڵەی گۆڕانکاری دراوەکانیان تیاکەن عادەتەن ئەوانیش دەتوانین بڵێن زۆر جار ئەوانیش پشکێکیان بەرەکەوێت لە مۆزوعا بۆ چونکە جاری وا هەیە بۆ نمونە یعنی بانقی مرکزی کە پارە خاتە بازارە ئەو دۆلاری کە ڕۆژانە کڕینی فرۆشتنی پێوەکرێ بۆ نمونە ئەوان بە 145 دایانەوە شکان دویانەتەوە سەرەکەی تاگە بە هاوڵاتی نزیکی 150,000ەکەوێت یعنی ئەمەیکەکە لەو خەلانەی کە لەو مابینیان 4,000 5,000 کابرا ئیسفادەکە حق حکومەتیش بەڕاستی لەو بوارە کە وەبزان پێشووتریش نەزان باسەکرا حکومەتی عێراقی ئیجراعاتی کردو کە بۆ نمونە دۆلارێک نابێت 4-5 دەست کات ڕاستە خۆ بگەێنرێتە دەستی بەکاربەریا بەلانی کەم یەک کەس لەو بینەیە هەبێ ئەمە باشترە کات و جیازی لەو نرخەیە کە بانکی ناوەندی خاتە بازاڕەکان ئەوانەی حاڵەتە مامەڵەی بەتاکید ئەوەیە و گرانی دروست کردو چونکە ئێستا نزیکی 150 یعنی زۆرە تۆ 5,000 بۆ هەر 100 دۆلارێک ئەگەر حسابی بکە ئەگەر کەسێک چەند 100,000 دۆلارێکی بێ بێچەنێک فەرقی سعرەکە هەبێ بۆی ئەوەش ئیجراعاتێکی کە تایبەتی بانقی مرکزی وەروها وەزارەتی دارایی عێراق ئەبێت زۆر متەشەدیدتر بنەوە زۆر بە ئاگایانەوە لەو خستنە ڕووی دراوە بڵێن ئیجراعاتێکی باشیان هەبێت گۆڕانکاری لەم نرخی دراو هەروەها بێگومان پشکێکشی بەر گۆڕانکاری نرخەکان دەکەوێت لە گرانبوونی شتومەکەکان و مەدا چەنە بێتە هۆی ئاستەنگ و گرفت بەرامبەر بە هاوڵاتیان خۆی ئەو گۆڕانکاری کە لە نرخا ڕوویاوە وکوتم لە ئەنجامی کۆمەڵێک سیاسەتی توانین بڵێن خراپی بەداخەوە حکومەتی عێراقی وەروە توانین بڵێن حکومەتی هەرێمیش کە ئەم گرانی کە ڕوویە عادەتەن کاتێکە شتومەک لە دنیاە گران ئەبێت کۆمەڵێک فاکتەر هەن یا کۆمەڵێک هۆکار هەن بۆ نمونە وەکەوەی کە بینیمان شەڕی داعش کە ڕوویە مثلەن ئۆتۆماتیکیان کۆمەڵێک شت نرخی گران بوو چونکە خەڵک ئەترساعاتن بە بوونی شەڕەوە خۆتەزانی حتا کۆمپانیان لۆکاڵی محلەکان ئیشەکانیان ئەوەستێ کابرای توجار ناتوانێت بە ئاسانی و شتومەکە لە دەرەوە بێنێ ئەوەی کە بینیمان تقریبا هەندێ سعر گۆڕا وەروە جاری وا هەیە ئەوەی لە دنیای ڕوایە کە نرخ گرانە بێت بۆ نمونە وکوتم ڕەنگە پەیوەندی بە کارەساتێکی سروشتیەوە هەبێت شەڕ و شۆڕی ناوخۆی وەروەها حتا زۆر جار ئەوەی کە لە ساڵانی ڕابردووە دەتوانین بڵێن کۆمەڵێک شت نرخی گران بوو پەیوەندی بە کۆمەڵێک هۆکاری ناوخۆی حکومەتی عێراقەوە بوویەک لەوانە موچەی زیاد کرد بۆ نمونە سێرەکە ئەمەش هۆکارێکی تر بوو کە حتەن لەگەڵ داهات زیاد کە ئۆتۆماتیکیان سعریشتیش بەرزە بێتەوە و خاڵێکی کەش بۆ نمونە پەیوەندی بە چاپکردنی دراوی نوێەوە هەبوو کە ئەتوانین بڵێن حکومەتی عێراق ئەوەی من بیستمە باز لەوا کرد ساڵی پار بە نهێنی پارەی تازی چاپ کردووە ئەمەژێکی ترە لەو کاریگەرە نێگەتیفانی کە بەڕاستی تەسیرێکی خراپی هەیە لەسەر بەرزبوونەوەی نرخ وەروها داوازینی بەهای دراوی عێراقی کە وەکوتم بێتە هۆی ئەوەی کە دوجار بە شێوەیەکی گشتی هاوڵاتی باجەکەی با کە نابێ وابێت بۆ نمونە کاتێککە پارە تەبعەکەی ئەبێت بە پێی گەشەی ئابووری پارە تەبعەکەی خۆ ناکرێ مەسەن لەگەڵ تۆ هەر تووشی قەیرانێک بوویەک و وڵاتانی سەردەمی چاپی نوێی حکومەتی چاپی ئەوەی حکومەتی سەدام کاتی خۆی بووە نمونە باس لەوە کرا کە بە ئارەزوی خۆیان پارە تەبعەکەن ئەمە دوجار بێقیمەتی بەهای دراوی لێ ئەکەوێتەوە واتە کاتێکە گەشەی ئابووری ڕوایە و خۆی کە کاتێکە خەڵ داهاتی زیادەکە داهاتیش کە زیاد دەکرێت لەسەر دوو بنەمازیاکرێت بۆ نمونە لەسەر ئەوەی تا چنێک پاشەکەوتت هەیە
و خاڵی دومیش ئەوەی تاچنە حکوومەتەوە بەرهێنەکە کاتەمە بەرهێنە بێتە هۆی ئەوەی کە پاشەکەوتی دراوە بەتاکید ئەبێتە هۆی و گەشەی ئابووری کە گەشەی ئابووریش لەو حاڵەتە تۆ حکوومەت دەتوانێت پشت بە وەکچۆڵی پشت بە شتێک بەسێ کە شتێکی کە بهێنێتە جێگەکەی نەک تۆ هیچ سەپۆرتێکت نییە هیچ پشتگیریەکت نییە ئۆتۆماتیکیان دەستەکەی بە تەباکردنی درا ئەمەش یەکێکە لەوانەیە کە بەڕاستی ئەو گرانی لە بازاڕە دروست کرد کاتە ئەو جۆرە جێگیرە و بەدیلە نییە لێرەدا ئسمێنی ئەسادەبوونی نییە تایسە نازانم نمبینیەوە بەداخەوە زۆر لێ نابڕێن بەڕاستی ئەم حکوومەتانی هەم هەرێم و هەم حکوومەتی مرکزیش کە نازانم زۆر پلان و ڕوئیان ڕوون نییە یا حتا ئەوەی کە بینین بەداخەوە هەر لە کوردستانیش و هەر لە عێراقی شاگرتی بینی کەی ڕۆژ بە ڕۆژ ژماری فەقیر و ژاری زیاکە یعنی بۆ زیاکات داهاتمان نییە نرخی نەوت بۆ بە لەسەر $70 وەروەها کۆمپانیەکان نان لێرە ئیشکەن شەڕی داعش نەماوە یعنی بۆ تاکەی بەم شێوەی ئەم بێبازاڕی و ئەم وەزع خراپی و زیادبوون ڕێژی فەقیر و هەژاری و ئەم کارەساتە ئابوووریانە ڕۆژۆژە لە وڵاتێکی دەوڵەمەنیوەکوی عێراقا ڕووبا لەگەڵ ئەگەر بەراوردێکی بە وڵاتانی خلیج کە ئێمە هیچمان لەوان کەمتر نییە یعنی بۆ ناتوانیت کاتە پێویستە چی بکرێت ئایا پلان و چارەسەرێک هەیە بۆ ئەم دۆخەی ئێستا دەکرێت ئەم ئاستەنگ و گرفتانەی هەم بەرامبەر بە هاوڵاتیان و دەکرێت بەرامبەر بە بازرگانانیش کەم بکرێتەوە خۆی ئەتوانین بڵێن چی بکرێت بە دوو لایەنەکرێت یەکێک لەوانە حکوومەتە بۆ نمون ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە و کوتم ئەوەی کە لە سەرتا ئاماژەم پێیا بۆ نمونە کاراکردن و ئەکتیڤکردنی هۆبەی ئابووری لە ئایا پەیوەندی بە قامقامێت و لیژنەی مرکزی بۆ نمونە محافەزە و شارەکانەوە هەبێت یا پەیوەندی بە هۆبەی ئاسایشەوانەوە بێت کە بەڕاستی ئەم سێکتەرە زۆر گرنگە کە ئەکتیڤ بکرێت یعنی سنوورێک دابنرێت بۆ ئەو گرانبوونەی نرخی شتومک لە بازاڕە یعنی ڕۆژە لە ڕۆژان دوو کەسمان نەبینی ئیجرعاتیان لەگەڵا بکرێت بیرێنە محکەمە کە تۆ ڕێژەی ئەوەنە زیاتر نرخت گران کردووە ئەبێت دادگای بکرێت و هەروها ئەبێت قەرەبووی خەڵکیش بکەیتەوە سزایش بدرێت خاڵێکی ترحاتەنەوە کوتم لەو حاڵەتانی کە نرخی شتومەک زیاد ئەکایە گران ئەبێ حکومت کۆمەڵێک سیاسەتی هەیە بۆ نمونەیەکێک لەوانە کەمکردنەوەی خەرجەکانی خۆی بۆ نمونە خەرجی حکومی کە بەداخەوە ینی ئێستێ هێشتا نەچێتەوە خۆناغی پێش 2014 بەو شێوەیە و پارە زۆر و لێشاوە هاتە کوردستان و بازاڕەکانەوە ئەگەر نرخیش زیای کردای خەڵ زۆر گوێنە ئایەک چکە خەڵ پارەی هەبوو ینی ئێستا پارێژ نییە موچێش تقریبان توانین بڵێن دواکەوێەوە شێوازەکە لە شێوازەکانی قەیرانی دارایی هەر ئیدامەی ئەو قەیرانی لەو قەیرانی دارایی ئاژین لە کاتێکیشا حکومەتیش بۆ نوەکوتم پارەی نەخسوتە بازاڕ و سعریش گرانە بێت کە ئەمەیەکێکە لەو حاڵتە دەگمەنانەی کە لە کوردستانە بەتایبەتی بوونیە بۆ چکە لە وڵاتانی دەرەوە لە کەیسی ئابووری تراسەرەکەی کاتێکە مەشروع زۆر بێ و بەرهێنان زۆر بێ پارە زۆر بێ شت گرانە بەڵام لێرە پارێژ نییە شتی شەرگرانە کە ئەمەشێکی ترە لەو توانین بڵێن لەو گرێ کوێرانەی کە بێ بەڕاستی بکرێتەوە و جوودێکی لەگەڵا بکرێت ئەمە بەنسبەت حکومەتەوە تەوان مۆزوعی تاکسیشن و مۆزوعی باجوانیشێکی ترە لەوانەیە کە حکومەت لە کاتی ئەم جۆرە قەیرانانەیە پەنای بۆ بە ئەوەی کە پەیوەندی بە هاوڵاتیەوە هەیە چی بکەین بۆ نمونە ینی کۆمەڵێک شتی سەرەتایی و سادە هەیە بۆ نمونە یەکێک لەوانە مەسەلەن جاری وا هەیە تۆ سەری مەسەلەن لە سلێمانەیە کۆمەڵی مۆڵی گەورەمان هەیە هەناوینەیەنم بۆ نمونە ئەکرێت لەو مۆڵانەیە کەمێ سعر گرانتر بێت بەنسبەت هاوڵاتیەوە ئەگەر بەراوردی بکەین بۆ نمونە بە ناوازار لای مزگەوتی گەورە و نازانم دارستواکە و منتیقە سەرەکەی لەوێ توانین بڵێن کۆمەڵێک شتی ئەساسی جلوبەرگە خۆراک و خواردەمەنیە سەرەکەی هەرزانترە بۆی هاوڵاتی ئەتوانین بڵێن بە شوێن بەدیلا بگەڕ ینی مەرج نییە بڕاو بۆ مۆڵانە شت بکڕێت وە لەو جاری واشەیە لەوێ دیسەکاونتی نەکرێ مەسەلەن شت داشکێنرێ بەڵام ینی هەمیشە هاوڵاتیە بێت بتوانرێت بەدیل بدۆزێتەوە خاڵێکی تر بۆ نمونە زۆر شت هەیە جاری وایە خەڵکەر بە زۆری لە دەرەوە مەسەلەن خەریکی سەفا و نازانم خۆراکڕین لە دەرەوە و خواردن و ئانە کە زۆر وڵاتان بێتری فاسفوتوانە زۆر هەوڵاتیش بۆ نمونە ینی کۆمەڵێک شتی ئابووری وەکو شخصیە نەتوانێت ئەوانە بکات لە ماڵەوە شتە بکار ڕەنگە مەسەلەن کوالیتی باشتر بێت وەروەها ینی ئەمانە کۆمەڵێک ئیجرعاتن کە ئینسان وەکو تاکەکە زیاوەکو شخصی خۆی ئەتوانێت ئەگەر حکومەت ئەوانەی نەکردووە توانی ئەوانە بکەیت کە ئەمانش کۆمەڵێک هۆکارن توانین بڵێن تەسیری لەسەر گیرفانی خۆ دروست بکات. زۆر سپاس بۆ دکتۆر مەسعود عەلی پاسپۆڕی ئابووری سپاس بۆ زانیاریەکان بۆ ئامادەبوونت.